سپاس زمانونە بن بەخێر بن زۆر گرنگە بەڕاستی بۆ ئەم شارە چونکە هەوڵێک نەبوو هەوڵێکی حکومی نەبوو خزمەتکار خەڵکی ئەم شارە زۆربەی زۆری کەم دەرامەتە یعنی نەیانەتوانی بچنە هۆڵێک 100,000 200,000 بن مانگانە بۆ بەشداریکردنیان لە فولێکە ئێمڕۆم هۆڵە جوانە کراوەتەوە بۆ هەموو ئەجیزە پێشکەوت و تازەی وارێ بڕۆ ناکەم لە هیچ شارێکی کوردستانە شتیوە هاتێ بۆ خانمان ساڵیادی لاوانی هەڵەبجا بۆی کرابوو بڕێکی باش پارەی بۆ تەخسیس بکرێ بتوانن ئەم وەڵە بکەنەوە ئومێ دەکەین هەموو بەرپرسەکانی تریش دەستیان هەبێت لە ئاوادانکردنەوە و لە پێشکەستنی ڕەوتی ژن و لەو هەموو ئیشە جوانانی کە بۆ ژنەکرێت تا ئێستا ئەم شارە دەستی تێنەگەیشت بەڵێ تایبەتمەندی ئەم هۆڵە ئەوەیە مامۆستای خۆبەخشی هەیە و ئەو کەسانی کە لێرەیە نەبن بە ئەندام لێرە مانگانە بەشداری فولەکانەکەن بێپارێ تەنها شتێکی ڕەمزیە بۆ کورسەکانیان 5,000 دینارێنە خولەکە هەمووی بێ بەرامبەرە ئەڵێ پشتیوانیشتن بەڕاستی هەر بەدەم ناڵێ ئەمە یەکێک لە نمونەکانێتی ئێمە چاوەڕێشتی زیاتری هەیە